ئایا دانانی خوێن لەگەڵ پیساییدا جێی مەترسیە هۆکارێک دەبێتە هۆی دروستبوونی خوێن لەگەڵ پیساییدا؟ وەختێک پێویستی بە نەشتەرگەری هەیە. بسم الله الرحمن الرحیم. من دکتۆر عومەر حەمەغالب هەورامیم، پسپۆڕی نەشتەرگەری هەر سوودجگەر. ئەمڕۆ لەسەر بابەتێک قسەکەین کە جێی بایەخە بەڕاستی لە ڕووی تەندروستی هاوڵاتیانەوە، ئەویش بوونی خوێنە لەگەڵ پیساییدا. هۆکارەکانی بوونی خوێن لە پیساییدا زۆربەیان هۆکاری سەلامەتن، زۆربەیان هۆکاری سەلامەتن، بەڵام هەندێک جار دەبێت هۆکارەکە هۆکارێکی مەترسیدار بێت و هەندێک جار پێویستمان بە نەشتەرگەری هەیە بۆ لابردنی ئەو هۆکارانە. زۆربەی هۆکارەکان هۆکاری سەلامەتن، وەکو وتمان، لەوانەش بوونی مایەسیری یاخود قلیشانی کۆم یان لە هەندێک حاڵەتدا گیرفانەی کۆڵۆن و بە هەندێک جاریش هۆکاری مەترسیدار لەوانە گرێشێرپەنجەکانی کۆم و ڕێکە و کۆڵۆن دەبنە هۆی دروستبوونی خوێن لە ناو پیساییدا. ناکرێت هەموو جارێک هەموو کەسێک مەسەرن کە مایەسیری هەبێت پێویستی بە نەشتەرگەری بێت. زۆربەی حاڵەتەکانی مایەسیری و قلیشانی کۆم بە عیلاج چارەسەر دەبێت، بەڵام لە هەندێک حاڵەتی تایبەتدا بە تایبەتی لە بوونی خوێنێکی زۆر کە توشبووەکە دووچاری کەم خوێنی بکە، لەو کاتەدا پێویستی بە نەشتەرگەری هەیە. ماباقی حاڵەتەکانی کە پێویستیان بە عیلاجی چارەسەر وەرگرتنە بەبێ نەشتەرگەری. لە چ حاڵەتێکدا لە چ بار و دۆخێکدا نەخۆشەکە جێی مەترسیە حاڵەتەکەی و پێویستی بە نەشتەرگەری هەیە. ئەو حاڵەتانەی کە جێی مەترسیدارن خۆشبەختانە کەمن و بە تایبەتی ئەوانەی کە سەر و تەمەنیان 40 ساڵە دەبێت وردبینیەکی زیاتری بۆ بکرێت لە ڕێی پشکنینی وردەوە، بە تایبەتی پشکنینی ناڵور، بۆ ئەوەی حاڵەتە مەترسیدارەکانی وەکو گرێشێرپەنجەیەکان ئەگەر خوا نەخواستە هەبن دەستنیشان بکرێن و دەست بکرێت بە چارەسەرکردنیان. لەم حاڵەتانەدا نەخۆش پێویستی بە چارەسەری نەشتەرگەری هەیە بۆ لابردنی ئەو بەشەی ڕێکە یاخود کۆمی یاخود کۆڵۆن کە دووچاری گرێ و شێرپەنجەیەکە بووە. سمارت وەرچەرخانە.